بەشی زانستی بەشێکی سەرەکی تاوەری تەندروستی سمارتە و پێکهاتووە لە ستافێکی شەشکەسی. ئامانجی ئەم بەشە بریتە لە پەرەپێدان و پێشخستنی تاوەری تەندروستی سمارت و سەرپەرشتیکردنی کاروباری ڕێنمایی و چالاکیە زانستیەکانی تاوەرەکە. بەرپرسیارەتیەکانی ئەم بەشە بریتە لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی، سەرپەرشتیکردنی چالاکی زانستی وەکو ئەنوەڵ ریڤیو، فاستراک ریڤیو، MDT4M، سەرپەرشتیکردنی تاقیکردنەوە زانستیەکانی ناو تاوەرەکە، بۆ نمونە تاقیکردنەوەی وەرزانە و ساڵانەی پەرستاران، سەرپەرشتیکردنی بەدەستهێنانی بڕوانامە نێودەوڵەتیەکان، کاروباری زانستی پزیشکان، دەستگیرۆیی و یارمەتیدانی توێژەرانی دەرەوەی سمارت، بەدابینکردنی داتا و ڕێنوێنیکردنی چۆنیەتی ئەنجامدانی توێژینەوەی زانستی. خاڵە جیاکەرەوەکانی ئەم بەشە بریتێلەوەی یەکێکە لە چالاکترین و بەرهەمدارترین سنتەری توێژینەوە بە بەراورد بە هاوشێوەکانی لە دەستگا حکومی و ئەهلیەکانی سەرانسەری عێراقدا. لە ماوەی دەست بەکاربوونیەوە کە دەکاتە 2 ساڵ، بەشەکە توانیوێتی زیاتر لە 115 توێژینەوەی زانستی بڵاو بکاتەوە کە زیاتر لە 300 جار دووبارە بەکارهێنراوەتەوە لەلایەن توێژەران و توێژینەوە جیهانیەکانەوە، واتاوەکو سایتیشن.